اوستا وان آلیان چه این کو بنگه ها لال شیه ماجه پیکری ده چه بکرن جوی ریگری کنال وال هولین هنه برای سعدی جردو سروکه دسته بلند یا بنگه لالش و یه روشنبیری و جواکی با وکی راستا خوش با عدر دیال مدانه برای سعدی گله سپاس کوین دیال مدانه یلداش بکیاش همه گرینگتر تایر دیتناوه وکه بنگه لالش ما بستا وان آلیان چیه و کینه او آلیان افکاره انجام دای بله سپاس بو کانال 24 بو بینرت کانال 24 هلبت اف دمکا دریجه یان کوش دستپیکا دامزراندنا دولت عراقی و تایبت سالت شستان دا حولت بردوام هینا چندین آلیا مرم سیاسیت وشارتی حولت دنکو ازیدیاش ریو ریشالت وان دیروکی وەکو یەکەم ئاینێکە ملەتێک کورد باوەریا خۆپیانی دوورێ خن و ناسنامەیەکان و ژێرە درست بکن هەلبەت نەش بە ڕەشیا چاوێتمەیە وەکو ئێزیدی بەلکووان مەرەمێت خۆێت سیاسیت تایبەت هەیمە نەخاسمە دەوەرێت ئێزیدیا هەموو دەوەرێت جغرافیەتا کوردستانی دەربەی ئیدارە هەرێما کوردستانێنە لۆمە دوێن دەرزەکێل دیوارێ برایەتیا کوردێن ئێزیدی و بسلمان درست بکەن و شنگال و مەناتەقی دێت ئێزیدیاش کوردستانێ دوورێخن ئەڤ یەک ژوان مەرەمێت هەرە خۆیایە هەرچەندە هەموو ژێدەرێت دیرۆکیەت باوەرپێکری تاکی دەلوێت کن و ئێزیتایی کۆکا کوردایەتیەیە ئەنگۆ یەکەم ئاینە و ملەتێک کورد باوەریاخوا پێ ئانیا بێجات هەڕە جوغرافیەتێ و زمان و کەلتور و دیسان هەموو تێکست پیرۆزت ئۆلای زیدیا زمانێ کوردی تێنا خوێندن و پەرستگەها پیرۆزە لالش و پەرستگەها هەرا پیرۆزە ئۆلای زیدیایە ناوجەرگێ کوردستانی دەیە باش دژی وان هەوڵێن سیاسی نەبتنێ ji bo êzdiya melko ji bo hemû Kurdan êzdiya xû çi peyyamek heye bersiva van hewlên hene çawa hem ji bingehê laliş hem ji aliyê civata rohanî hem ji aliyê êzdiyan giştî ve çawa hatiye bersivdan ئەو بەیاننامە هەکە جەنابێتە لی ئاگادار و دوهیش عالیە بنگەی لالەشی ڕۆشنبیری و کۆمەلایەتی و هاتە ڕاگەهاندن و تێدا چەندین ڕاستیت دیرۆکی تێدا هاتنا دیارکردن زێدەباری مناشەدامە هەموو ئالیەت ئێزی دیارە و ئەم تفاق و تەبایاخوا کۆکتر بکن و زمانێ دیالۆکی برایانە بکاربینش بۆ گەنگەشە و دانوستاندنا هەر بابەتەکیان دۆزەکە گرێدایی جڤاکە مەڤە دیسان ما ئالیە دیژی مەخواست و ئەم پەیوەندیت خۆیان برایانە ڕۆژ ڕۆژ هەموو پێک هاتێت کوردستانی و بگرە عێراقی بگشتیژی ئەم خۆرتر بکن چونکە مە بابەتێت گرنگتر هەینەک و دەرمان یان برینێت کوورێت ێزیدیا برینێت ئیبادەکردنا ێزیدیا دەرمان بکن ژوانجی دان پێدانانە جینۆسایدا ئێزیدیان و سزادانەوان تاوان بارێت کە دەستێوان لێ تاوانە مەزندە هەی دیسان قەرەبووکردنا قوربانیا ئاوادانکردنا دەبێت ێزیدیان نەخاسمە شنگالە بریدار و ئاساییکردنا ڕەوشە شنگال دوورش ململانیت سیاسی و دیاردێن چەکداری تزانی پشتی ئیبادەکردنێ ئێزیدی تووشی ژیانەکە یەکجار سەخت و دژوار بوون چش دەربەدەریە و کۆچکردنێ چش ئاوارەبوونێ هەتا ڕۆژە ئیرۆ ئێزیدی ڕەوشەکە پەریشاندا جین دوێ ئەو برین بێنە دەرمانکردن نە بابەت ندی بێنە و ڕوژاندن و برینە دەستیا کورتتر بکەن برای سعدی وات بەیاننامەیە خوددا ئاخفنا خوددا ئێماژە پێندێکی کریا داخواز هەموو ئالیێن ئێزید کین یەک دەنگ بن یەک هەڵوێز بن دژیوان هەوڵێن هەنێ کار بکەن یک دنگی هەیە یان ژی هەنە هەند گرۆپناوە ئێزیدیاندا بتایبەتیژی ji derveyê axifna yek dengiyê û yek helwestiyê bin هەلبەت سەبارەت
بابەتت گرێدای ئێزیتایەوە بگرە دۆزە ئێزدیان نەخاسمە ئیبادەکردنا ئێزیدیان ڕەنگە کۆک دەنگێکش هەموو ئالیاوە لەسەر هەیەک و دوێ شعالیێ دادگەها تاوانێن نێودەوڵەتی دانپێدانان پێ بێتەکردن و ئاسایی یان ئاسانکاریش ئالیێ دەوڵەتە عێراقێڤە بۆ vê کەیسی بێتەکردن لێ ڕەنگە بابەتێ دیێ جدا جدا دەستێ دەرەکیژی پشتا خوا لە هەنێک ئالیا یان لە هەنێک دەستێ خۆل پشتا هەنێک کەسا بدن و بابەتنا ئیثارە بکن هەکا ئاریشێت ئێزیدیا زێدەتر ببن برینێت ئێزیدیا پێ کورتتر بکن لۆما ئەم داخوازێش هەموو ئالێت ئێزیدیا هەموو ئالێت سیاسیت هزریت جدا جدا داخوازەمە ئەوەژی وەکو بنگێ لالەشێ ڕۆشنبیری و کۆمەلاتی و ئەم یەک دل و یەک دەست بن هەمبەر هەر هەولەکە هەکا ناخوازێ برینێتمە بێنە دەربانکردن و دەڤەرێتمە بێنە ئاوادانکردن و کەیسێ جینۆسایدامە سەر ئاسی نێودەوڵەتی دانپێدانان پێ بێتەکردن گەلک سوپاس بەڕێز سادی جرد و سەرۆکێ دەستێ بڵند یا بنگەهێ لاڵش ئەوەیەکی ڕاستەخۆش بە عەدرێت گەلمەدە بوو